بەڵە وەک نەورۆز لە کۆتایی راپۆرتەکەی ئاماژەی پێدا وعد ئەدرێت گفتوگۆ ئەکرێت بەڵام عێراق بە پێی وعدەکانی خۆی جێبەجێ ناکات و هەر ئەم بابەتە دوا ئەخرێت و دوا ئەخرێت تەنانەت گەیشتۆتە کاتێک کە ئێستا باسیشی لەوە ناکرێت زۆر بێدەنگن لە مۆزوعە تایبەت بەم بابەتە و زیانەکانی هەناردە نەکردنەوەی نەوتی یاریمی کوردستان لەگەڵ دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق گفتوگۆکەم بە خێراتی دکتۆر. زۆر سپاس بۆ جەناب. بۆ بێدەنگن بۆ هیچ باسێک ناکرێت ئەم مۆزوعە هەر بەلاشیان ناڕۆن ئێستا چی بووە مۆزوع چییە؟ سەرەتا بەیانیت باش ئەو بابەتە ئێمە وەکو دەنگمان لەسەریدا لە قانونی موازنە مادەی 12 دووەم کە 400,000 بەرمیل ئێمە تەسلیمی عێراق دەکەین بە تەنسیق لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتیحادی. خاڵێک هەیە سەبارەت بە ئەگەر هاتوو ئەگەر 400,000 بەرمیلەکە تەسلیم نەکرا چی لێ دەکەین؟ ئێمە ئیلزامە لەسەرمان لە نقطەی با لە دووەم لە هەمان مادە مادەی 12 دەڵێ ئەگەر هاتوو ئێمە ڕێگریەک هەبوو لەسەر تەسلیم نەکردنی داهاتی بڵێن نەوت بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان تەسلیمی عێراق دەکرێت ئەم بڕە نەوتە. ئێمە وەکو لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراقی ئەو مەشروعەمان تەرح کرد توانێمە 400,000 بەرمیلمان هەیە وەرن بیبن. وەزارەتی نەوتی ئیتیحادی زۆر هەوڵی دا و هینایی و علاسەس بۆ ڕێک ڕابچێشێ و تەغزیە عەکسی بکا و بێتە کەرکووک لە کەرکووکەوە بیستە بەسڕە شتەکە عەمەلی نەبوو. پاشان وتمان باشە ئێمە ئینتاجمان ئەگەر هاتوو بیدەینە ئێوە معاملتان هەیە شتان هەیە دەتوانن بینێرنە ئوردن بینێرنە سووریا چکە ئێمە بڕێک نەوتمان هەیە دەینێرنە ئوردن لەگەڵ سووریا و لەگەڵ لوبنانیش ئێمە تەزویدیان دەکەین نانهێشت. وەزارەتی نەوتی ئیتیحادی ڕێگرە بەرامبەر هەموو ئەو هەوڵانەی کە ئێمە داومانە بە هۆکارەکەشی ئەوەیە بەخۆی ئێستا تەجاوزی حەسەی کردێ لە منەظەمەی ئۆپێک یعنی 1,400,000 بەرمیل لە سەرووی ئەو بڕە تەرخانکراوەی کە 3,600,000 ئەو تێیپەڕاندووە. ئەمەش وای کردووە کە ئۆپێک چەند جار ئەوەی داوەتێ ینی هۆشداری داوەتە عێراق گوتی ئێوە سەرووی ئینتاجی خۆتان بە 1,400,000 بەرمیل نەوت دەفرۆشن بەڵام ئێستا پلانێکی استراتیجی دانەوە عێراق دەڵێ ئێمە لە ساڵی 2025 لە مانجی نۆ دەست پێ دەکەین بە کەمکردنەوەی نەوت تاکو ئەو بڕە نەوتەی کە زیادمان کردەوە تعویزی کەینەوە. یعنی ئێستا بەس بیر لەلایەنی خۆی ئەکاتەوە کە نەوتەکەی خۆی کەمتر بکاتەوە ناڵێ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ ئەەکەمەوە. ئێستا بە نسبەت حکوومەتی عێراقی ئەو نەوتەی 400,000 بەرمیلە مشکلەیە بە نسبەت حکوومەتی عێراقی نازانی ئەگەر هاتوو ئێمە حتا ئەگەر هاتوو کۆتایی بە کێشەکان هات ئێمە 400,000 بەرمیلمان ڕەوانە کرد ئەوە لەسەر عێراق حسێبە دەبێت عێراق کەم کاتەوە لە کێڵگەکانی بەسڕە میسان ناسڕەیە ئەوەش یعنی تووشی کێشەیەک دەبێت نایەت کەمی کاتەوە لەوێ لە ئێمە کەمەکاتەوە لە ئێمە کەم دەکاتەوە ئەوە هەدەفەکەیتی حتا پێی بکرێت تاخیری دەکات هەتا پێی بکرێ ئەو نەوتە هەناردە نەکرێ بە نسبەت حکوومەتی ئیتیحادی بە نسبەت وەزارەتی نەوتی ئیتیحادی پێی باشە. ئەوەش وای کردووە کەوا ئێمە تووشی زەرەرێکی گەورە بین ئەو پارەیە کە باس کراوە ئەپیکۆر باز دەکات 90 میلیارد بەڕاستی ئەوانە تعویزیان کردیتەوە حکوومەتی ئیتیحاد تعویزی کردیتەوە بەعکسەوە ڕۆژانە 1,400,000 بەرمیلیش ئینتاج دەکات سەرووی ئەوەکەی خۆی ئەو بڕێی کە تەرخان کراوە بۆ خۆی تاکو ئەو عەجزەی کە لە موازنە هەیە کە 70 تریلیۆنە پڕی بکاتەوە خۆی مشکلەکە مالیە زیاتر. زۆر باش دکتۆر ئێماڵی 90 میلیارد دلار زیان گەیشتووە بە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە ئەم 90 میلیارد دلار تەنها بۆ ڕەوانەکردنی نەوتەیان بۆ هەناردەکردنی ناوتەیان ئەمە زیانەکانی تریشەگرێتەوە بۆ نمونە کێڵگەکانەگرێتەوە کۆمپانیاکانەگرێتەوە چیترەگرێتەوە خۆی ئەگەر ئەوە حساباتێکی بەسیط کرایە لە 90 میلیارەکە ئەپیکۆر عددی 400,000ەکە فی ڕۆژانە فی 30 ڕۆژی کردیە فی ئەوەندە مانگەی کردێ کە ڕاوەستایە جارانی 70 دلاری کردو بەلایانی کەم ئەمەجمالەکەیەتی کاتە زیاترە لەوە زیانەکە لەوە زیاتریشە یعنی نه ئەوە
ئەوە ئیفتیرازیە ئەو زەرەرە ئیفتیرازیە وەکوتم عێراق خۆی تعویزی 400,000 بەرمیلەکەی کردوتەوە بە زیادەوە بەڵام ئەوەی کە زەرمەندە چێە ئەو کۆمپانیانە کە کار دەکەن لە هەرێمی کوردستان ئەوە زۆر زەرمەندن دووەم حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی عقدی هەیە کۆنتراکتی هەیە لەگەڵ ئەو کۆمپانیانە التیزاماتی لەسرە ناکرێ ئەو نەوتەڕا بگیرێ 2003 حاڵەتی جیۆلۆجیە با بڵێن مۆزوعی نەوت ئەگەر هاتوو لە کێڵگەیەک دەرنێت دەری نەهێنن ئەوە زەرەر بە کێڵگەکە دەگەێت کاتەوە پرسیارەکەم والێ بکەم کوالەتی نەوتدا ئەبەڵزێنێت ئەم دەرنەهێنانی نەوتانە لە کێڵگەکان کاتەمش زیانێکی ترە دواتر ئەگەر دەرهێنرا نەوتی ئێمە وەکو نۆتی شوێنی دیکە نابێت زیانێکی درێژخایەنە ئەمە کێڵگەکانمان تووشی زەرمەند دەبین لەوانەیە ئەو کێڵگەیە کە ئینتاجی بۆ نمونە 100,000 بی ئێستا بەرەبەرە دادەبەزی دەگاتە 60,000 50,000 حتا ئەو تاقی ئینتاجیی بەرهەمهێنان هی ئەو کێڵگەی بگاتە 100,000 لەوانەیە ساڵێکی بوێ چونکە ئەوانە لە ژێر ئەرز مەکامن هەیە مەکمن هەیە مەکامنی سەخری هەیە ئەوانە وە دەکاکەوە ئەو حەقلە یعنی خۆی دەگونجێنێ لەگەڵ دەرهێنانی نەوتەکە ئەنجا ئەو کۆمپانیانە کە هاتوونە نەفقاتی ئیستیسماریان تەرخان کردووە بۆ ئەوەی کە ئەفۆ نەفقاتی تەشغیلی مەسلەی مەکائین و مەسلەی ئەو کەرستانی کە وایان کردو هێناویانە بۆ هەرێمی کوردستان تاکو دەری بێنە ئەوانش تعویزی خۆیان دەوێتن بەس ئێمە بەداخەوە لە ناو قانونی موازنە لە مادەی 12 دووەم جیم باز لەوە دەکا دەڵێ تەکلیفەی دەرهێنانی نەوت گشتگیرە بۆ هەموو عێراق بەڵام کەسەیرەکەی وانە لە کوردستان زۆر زیاتری تێت حتا لە عێراقیش وانە لە عێراقیش لە عێراق ینی ئێستا ئەمە بۆچی زیانێکی ترە بزڵ ئەمە گوتمان باشە لەگەڵ وەزیری نەوتی اتحادی وتمان حەقلی گەیارەتان هەیە لە مووسڵە حەقلی گەیارە دەرهێنانی نەوت نزیکەی $30 با بڵێن 25 تا $30 ئێمەش حسێب کە وەکو ئەوانەی دیکە وەکو ئەوەی حەقلێکە کە تقریبا $20 تەکلیف دەکا بە شێوازێکی معدل ئەگەر لێکی بدەینەوە بەڵام ئەوان دەڵێن نە ئێمە ئەو بڕەپارەیە کە تەرخان کراوە $6 تا $7 بۆ دەرهێنانی نەوت لە هەموو عێراق ئەوەش طبعاً ناگونجێ لەگەڵ ویستی کۆمپانیاکان ئەوانە مەصرفەکی زۆریان کردووە و تووشی زەرەرێکی یەکجار گەورە دەبن لە عێراق لە هەرێمی کوردستان ئەمەش پێویستی بە گۆڕانکاریە لە عقدەکان ئەو عقدانێک کە کردویانە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و نێوان کۆمپانیەکان پێویستە گۆڕانکاری بکەن لەسەری لەسەر بنەمای ئەوەی کە عێراق داوای کردووە حکوومەتی ئیتحادی کە دەبێت خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو کۆنتراکتانەی کە کراوە لە هەموو عێراق دکتۆر نەزانینی وادەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت ئەمە تا چەند زیانی ئەبێت چونکە هەر ئەم ڕاکێشان و مماتەڵەکردنە واکات کۆمپانیەکان زیاتر دڵسارد ببنەوە لە ئیشکردن دیاری نەکردنی وادێ تا چەند کاریگەری هەیە خۆی هەرێمی کوردستان ئێستا بەرهەمهێنانی نەوتی هەیە ئەمەش بۆ کارگەکان بەکاردێ ئەو بنزینێکە هەیە زەیتی غازە مۆزوعی نەوتی سپیە یعنی ئەوە ئەو بڵێن بەرهەمهێنانی نەوت بۆ مشتەقات و بۆ منتوجات ئەوە بەردەوامە زیانەکەی ئەوەیە کە ئەو ماوەی کە تەرخان کرایە بۆ بەرهەمهێنانی نەوت بۆ دەرەوەی وڵات بۆ هەناردەکردنی جیهان پەیوەستە بە سیاسەتی حکوومەتی اتحادی ئێستا حکوومەتی اتحادی چ دەکا خەتی ITP کە خەتی نێوان کەرکووک جیهانە ئەوەی چا کردووە ئەنجا ئەو نیازی هەیە ئەوە پلانەکەی ئەوەیە ئەو خەتە کەرکووک هەناردەی بکات 350,000 بەرمیل ڕۆژانە کە هەناردەی کرد ئیتر دێتن دانوستاندن دەکا لەگەڵ کۆمپانیەکان بە شێوازێک فەرزی ئیرادەی خۆی دەکا پلانەکەی دیارەکە بەو شێوازەیە بەڵام چەند یعنی محاولە دەکا حکوومەتی اتحادی وەزارەتی نەوتی اتحادی محاول دەکات چەند پێی بکرێت تاخیریکە ئەو پرۆسەیە هەنار بەڵام بەخیری هەر دەبێ هەناردە بکرێت باش بەڵام یەکشی تریش هەیە گەڕانەوەی پرۆژە یاسای نەوت و غاز بۆ
عراق ئەمە دیسانەوەمە بەس لی ئەو ڕاگررتنی نەوتە ڕبتی نییە هیچ پەیوەندی نییە ئەوە چی ئەو پرۆژەی یاسای نەوت و گاز تاکو ئێستا گفتوگۆکان بەردەوامە لە ناو وەزارەتی نەوتی ئیتحادی ئەو گفتوگۆیانە نەگەشتە هیچ دەرەنجامێک یعنی پێش 6-7 مانگ ئەوها چەند گفتوگۆیە کرا بەڵام بەداخەوە هەرێمی کوردستانیان فەرامۆش کرد لەم گفتوگۆیانە لەگەڵ ئەو پارێزگایانەی کە بەرهەمێنەری نەوتون وەکو ناسڕی و میسان و بەسرە ینی دەبێ ئەوانش بەشدار بن لە گفتوگۆکان دەبێ ئەوانش بەپێی مەساڵحی کۆمپانیاکان کار بکەن و بەپێی مەساڵحی ئەو شوێنەی کە بەرهەمی نەوت دەێنرێت لەبەر چەندین هۆکار ئەوەیە پارێزگاکان زۆربیان تووشی کێشەی پیسبوونی ژینگەیە یعنی دەبێت خصوصیەتێک بدرێتە ئەو پارێزگایانە یانیش ئەوە تا دەبێت حەقی تەنقی بە حەقی ئیستیخراجە بە هەرێمی کوردستان بدرێت مادەی 111 و 112مان هەیە لە دەستور یعنی دەبێت هەندێک ئیتاری دەستوری لەبین نەکەن بەڵام وا دیارە تەسەڕفێکی تاکلایەنانەیان کردبوو ئەوش هەرێمی کوردستان اعترازی کرد ئێستا خۆشبەختانە ینی دووبارە دێتەوە ناو گفتوگۆکان لە ناو وەزارەتی نەوتی ئیتحادی هەتا بێتەوە ئەنجومەنی وەزیران لەوێن دەرێت بێتەوە لە ئێمە بەڵام زۆر زەحمەتە ئەو یاسای دەرچێت دکتۆر ئێمە هەر زۆر زەحمەتە ئەو یاسای دەرچێت بۆ ژینگەی سیاسی گونجاو نییە ژینگەی گفتوگۆکان گونجاو نییە مەشاکل زۆرە یاسا ئەو یاسایەکی مەسیریە پێویستی بە سەقامگیریەکی سیاسی ئابووری حتا سایکۆلۆژیش هەیە ئێستا ئەوە هیچ شتێک دکتۆر با بازنەکە کەمێک گەورەترکەم و وەکو دوا پرسیار لە بەڕێزت ئێمە باسی زیانەکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەکەین چ لەسەر عراق چ لەسەر هەرێمی کوردستان بەڵام ئەگە بازنەکە گەورەتر بکەین لەسەر هاوسەنگی وزە لە تەواوی جیهانیش لە کاتێکدا کە رووسیا لە ژێر سزایە و دەریای ناوەڕاستیش هەمیشە هەڕەشەکان لەوێ بربڵاوە ئەمە تا چەند کارەکات لە کاتێکیشە ئێستا نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێت بۆ جیهان چەندێک بۆ هاوسەنگی وزە لە جیهان چەندێک زیانە بەڵێ دوای شەڕی رووسیا و ئوکرانیا شێوازی فرۆشتنی نەوت لە عێراق لە کەندا و گۆڕانکاری بەسەر هات ئمە پێشتر بازارمان زیاتر بۆ ئاسیا بوو بۆ هند و بۆ سین و بۆ ئەوانە بوو بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر داهاتوە رووسیا زیاتر بەرهەمەکانی بەوان دەفرۆشی بە هەرزانتر ئەو نەوتە رووسیە کە هەیە لە بازار تقریبا خوار $60 و $50 طبعا وڵاتە پیشە سازیەکان پەنا دەبنە نەوتی رووسی چووکە هەرزانترە تەکلیفەی ئێستا ئێمە ئەو قۆناغی کە سعری نەوت و شێوازی وەکو دەڵی خەریتەی وزە گۆڕانکاری بەسەردێ ئەگەر هاتوو هەر گۆڕانکاریەک لە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا ڕوویدا ئەو مەشاکلانە کە ئێستا هەیە کە ئێمە ئێستا کێشەی سۆمۆ چییە کێشەی سۆمۆ ئەوەیە کە بازاری نەوتی عێراقی زۆر لاوازە ینی زۆر جار هەوڵ دەدەن کەوە نەوتەکەیان بفرۆشن یەک مۆزوعی سعرەکەی گرانترە بە چاو نەوتی رووسی دوو مۆزوعی ئەو شوێنەی کە نەوتی لێ دەفرۆشرێ بە ناقیلات تەنها یەک منفەزیە عێراق لەبەروی ئێمە جەخت لەسەوە دەکەین بە حکوومەتی اتحاد دەڵێن ئەوەش غەڵەتێکی استراتیجیە ئەگەر هاتوو لە کەندا و شەڕێک ڕوویدا ئەو نەوتە ڕادەوەستێ یعنی ڕۆژانە 3 ملیۆن کوردستانش منفەزێکی تر هەبێ منفەزێکی تر هەبێ بۆ جیهان ئەگەر ئەوێن دەرێ ڕاوەستا ئەوێ لە حالەتێکی تەوارە دەبێ ئینتاجی نەوتی لەگەڵ کەرکووک تقریبا دەگاتە ملیۆنە ئەنجا ئەو مۆزوعە وەکو جەنابەت باست کرد ئێمە لە ناو خەریتەی عالەمینە لە بەرهەمێنانی نەوت حتا هەرێمی کوردستان وەلەو بە ڕێژەیەکی کەم بەڵام مؤثرین لەبەر ئەوەش تەمەشاکە ئەو مباحەساتانێک کە کراوە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چ ئەگەر شەیع سوودانی وەکو چۆتە ئەمریکایان هەندێک نامەیان بۆ هاتووە ئەوە دەڵێن دەبێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ لەبەر ئۆڕۆپا زیاتر ئۆڕۆپا ئیسیفادەی لێ دەکات چەند دەوڵەتێکی ئۆڕۆپی ئیسیفادەی لێ دەکات جگەلەوە کەرکووکیش ئێستا شەریکەی BP بریتانی دەیەوێتن تەهیلی حقولی نەوتی بکات لە کەرکووک طبعاەوە ئینتاجی کەرکووک زیاد دەبێت کە زیاد بوو کەرکووک هیچ منفەزی نییە
إلا دەبێت بچیتە جیهان بچیتە جیهانی تورکی ئەوەش استفادەیەکی ترە بۆ ئەوروپا بۆ منزومەی ئەوەی کە دیش بە رووسیا وەکو دەڵێن ئێستا لە جیهان ئەوها هەیە منزومەیەکە لەگەڵ رووسایە منزومەیەک دش بە رووسیا ئەنجا ئەوەی نەوتی عێراق بەکاردێت بۆ منزومەی دش بە رووسیا. زۆر چاکە کاتە دکتۆر لە کۆتایە ئەوە ناتوانین بە عێراق بڵین مەجای تیانێ هەرچەند تاخیری بکات لابد من هەر ئەبێت هەناردەیە دەستە خۆش بێت دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت ئامادەبووی لەگەڵمان سپاس بۆ وەڵامەکانت.